سپارت بۆ بڕیارێکەوە دیار لایەن سندیکای پارێزەرانی کوردستان و داواکاری گشتەوە کە داوایکی ئاڕاستەی سندیکای پارێزەرانی کوردستان کردەوە وەستەوەی کەوە لێدوان قەدەغە بکرێت لەو پارێزەرانێکەوە ئەو کێسانەی دادگا بەڕێوە دەبن. بەڕاستی خۆی ئەوە داواکاری گشتی لەو حاڵەتەی دەبی ئێستا کە داواکاری گشتی داوا لە سندیکای پارێزەرانی کوردستان بکات بە زووترین کات کۆنگرەی خۆی بەستی لەبەرەوەی ئێستا سندیکای پارێزەرانی کوردستان شەرعێتی نەمایە مدەکەی تەواو ڕۆیشتە و سندیکای پارێزەرانی کوردستان بڕیاری سەیر دەکات یەک لە بڕیارەکانی دەری کردکەوە کاری خۆبەخشی نابی هەر کەس هەموو کەس بیکاتن دەبێت لە ڕێی سندیکاوە کاری خۆبەخشی بکەیت ئەوە لەو حاڵەتەوە ئێستا کەس دەرێ نابی قسە بکەن ینی ئێمە لەگەڵ ئەوەی سندیکا دامان نابی قسە بکەن لە کاتی لێکۆڵینەوە لە کاتیەوەی کە تو نهێنەکانی پەراوەکە بەدەر بخەی بەڵام ئەو کاتێکەوە ئێمە زانیمان پەراوەک ئاراستەی خۆی دەگۆڕیتن تەڕەفگیری پێوەدار دەبی ئێمە لە ڕای گشتری ئاگدار دەکەینەوە ئەو بابەتانی کە ئەمە جەمان لێناژیە بەڕای گشتی دەرێنکەوە حاڵەتەی ئەو پەراوی وایە ئێمە لەو لێدوانانەی کە دایتمان تا ئێستا کە تەشیرمان بە هیچ دایانەشی نەکردیا و بە هیچ شێوەیەکیش نهێنی و ناوی شخص و ناوی ئەفسەرانی لێکۆڵینەوە ناوی دادوەرە بەڕێزەکان ناوی داواکارانی گشتیمان بە هیچ شێوەیە باز نەکردیا تەنها باسمان لە پەراوەکە کردیا چۆنەتی تەعاملکردن و هەڵسکەوتکردنی لەگەلی بۆ نمونەیەک لەو پەراوانەی کە من باسی بکەمەوە کەسێک بەبێ بڕیاری دادوەرمان مدەی یەک مانگ کە دەژی کرا ئێستا کەش چارنووسی نادیارەوە لە کاتی لە گرتن و گواستنەوەی هەولێرە باشە داواکاری گشتی بۆ نایە لەسەر ئەو بابەتە داوایەک پێشکەش بە دادگا بکەی بڵێ بۆچی فلان کوڕی فلان کەوا یەک مانگ بەبێ بڕیاری دادوەر دەژی کرایە ئەو کاتێکەوە پارێزەر لە ماڵەکەی خۆی دەفرێنرێکەوە من لە ماڵەکەی خۆم ڕفێنرام 11 ڕۆژان بێسەر و شوێن بووم بۆچی داواکاری گشتی نهاتە سەرخەت لەسەر حەقی من کەوا من وەکو پارێزەرێک کە لە ماڵەکەی خۆم سەعات 12 ویشەی بەبەر بڕیاری دادوەر ڕفێنرام بۆچی ئەو کات نهاتە سەرخەت قسە بکە بۆچی سندیکای پارێزەرانی کوردستان ڕوونکردنەوەیش نەدا دەستە من بۆچی هەتا ئێستا کە بۆ زانیاریتان داواکاریێکم پێشکەش سندیکا کردووە کەوا داوا لە ئاسایشی هەولێر بکرێتن سەبەبی دەژیکردنەکەم چیە تا ئێستا کە جوابی داواکاریەکان نەدایتەوە یعنی کۆمەڵێک کاریت کە هەیە کەوا سندیکای پارێزەران بیکاتن سندیکای پارێزەرانی کوردستان بیکاتن بەڵام ئەوان ناکات دێ بەو کارانەی کەەوە ئاراستە کراوە یعنی ئەگەر هاتوو ئێمە ڕاستێک بگوازینەوە بەبێت تەشیرکردن چ تاوانشی لایە وەکو خۆم من وەکو پارێزەر هەرێم ئەوەی کە پێم باشبی بۆ بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ سەروەری داگاکەمان ئامادەم بیکەم ئەگەر هاتوو لە کارەکەشم دوور بخرێمەوە